ئینشاءالله با قسمەتی هەموو لایەکی دەبی ئەوی حەزی لێ ئینشاءالله لە دوعای خێر بێ بەش هیچ کەسێک بێ بەش ناکەین لەوێ. باشە چۆن بڕیار داوە لەو تەمەنە بچووکە گەشتی ئەنجام بدەیت؟ وڵی بخۆم و بەدایکم لە پارەوە عەزمان کرد بەس خوای نەکردە قسمەت ئەو سارە خوای کردە قسمەت گوتم پێکەوە دەچینە حەج ئینشاءالله. ئینشاءالله دایکیشت لێرەیە؟ بەرێ. سلام عليكم دا عادي بسلامتي برونو بينو ان شاء الله. راضي بيا ربي خرمتم امانه اخوي بين اخواب باريزي لقضاء براي دنياي. دا جان هست چۆنە کە دوای ساڵانێکی زۆر حەج ئەنجام دەدەی ئەو فەریزە گەورەیە؟ وەلا گەلەشیم پێ خۆشە ئەو سەفەرە. چەند کەس داوای دوعای خێریان لێ کردوونە داوای؟ هەندی جای بوارێ هەندە زۆر هەندە دوعاگۆ هەندە دوعانان لوکن هەموو واگوت. هەندی جیای بارێ؟ بەرێ ئەرێ وەرە. ئینشاءالله بە سەلامەت دەڕۆن بێنەوە. ئینشاءالله خورامتم ئامانەتەی خوای بن ڕەبی. سەلامەت. خوا قسمەت هەموو برسمانە بکە خوایە.